ناوچە شوێنەواریەکان لە جیهاندا بایەخ و تایبەتمەندی خۆی هەیە و بەرزەستەکەری پێناس و کەلتوری ئەو ناوچەیە کە تیایدا بنیات نراوە. لە سنووری قەزای سۆران نزیکەی 1000 ناوچەی شوێنەواری گرنگ هەن، بەڵام چاوەکو ئێستا و ناوچە شوێنەواریانە بایەخی و تۆیان پێنەدراوە و نەبوونەتە جێگای سەرنجی گەشتیاران. پاشەوەی کە بەڕێبەرایەتی شوێنەواری سۆران دامەزرا لە ساڵی 2006ەوە ئێمە توانیمان 950 شوێنی شوێنەواری تر تۆمار بکەین و جێگیریان بکەین لەسەر نەخشا کە ئێستا نزیکەی 1000 شوێنی شوێنەواریمان هەیە کە پێویستە ئەو شوێنەواریانە سەرەتا پێش ئەوەی کە بە گەشتیاری بکرێن پێویستە سەرجەم کارەکانی لێکۆڵینەوە و کارە ئەکادیمیەکانی لەسەر ئەنجام بدرێتن. بۆ نمونە کاری هەڵکۆڵین تەواوی لەبەرەوەی کە کاتێک کە گەشتیار سەردانی مۆقعی شوێنەواری دەکاتن پێویستە لە ڕووی شوێنەواریەوە و لە ڕووی مێژوویشەوە معلوماتی تەواوی پێ بدرێتن و هەروەها لە ڕووی چۆنیەتی عەرزکردنی ئەو کەلوپەلانەی کە دەدۆزرێتەوە لە ناوچە شوێنەواریەکە دەبیتن بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و زۆر سەردەمیانە عەرز بکرێتن بۆ ئەوەی کە بتوانین پیشانی گەشتیارانی ناوخۆیی و دەرەکی بدرێتن. ناوچە شوێنەواریەکانی سۆران مێژوویەکی دێرینیان هەیە و بەشێکیان مێژوویەکان بۆ پێش زاین و هەزاران ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە کەرتی گەشتیاریدا تەنها پشتی بەو ناوچە گەشتیاریانە بەستووە کە وەکو هاوینە هەوار و سەیرانگا بەکاردەهێنرێن. ئەمە لە کاتێکدایە هەزاران ناوچەی شوێنەواری گرنگ لە هەرێمدا هەن کە دەکرێت بایەخیان پێ بدرێت و سەرنجی گەشتیارانی پێڕابچێشرێت. بەتەکەی شوێنەوار ڕۆلێکی کاریگەر و گرنگی هەیە لە سێکتەری گەشتوگوزاری. ئەم دەڤەرەیە ئێمەش دەوڵەمەند دەبان کۆمەڵێک ناوچە شوێنەواری گرنگ لەوانە ئەشکەوتی شاهاندەر ئەشکەوتە بێستون واروەها کۆمەڵی ئەشکەوت و واروەها گرد و تەپۆکەی ترکە شوێنەوارین بەدڵنیاییەوە ئەگەر بێت و شوێنەوار کنەوە پشکنینی خۆی تەواو بکات و واروها ڕادستی ئەمریکا و گەشتوگوزار و حاضری بکە ئێمەش بەدڵنیاییەوە هەم لە ڕێگەی گروپاتی گەشتیاری هەم بە ڕێگەی تەسویقی سیاحی دەتوانین جەزبی کۆمەڵی گەشتیار بکەین بۆ ئەو ناوچە شوێنەواریانە بۆ ئەوەی گەشتیاری بۆ ڕابکێشین. شوێنەوار ڕەسەنایەتی هەر گەلوونەتەوەیەک دەردەخات و مێژوو و کەلتوریشی بە زیندوی دەهێڵێتەوە، بەڵام بایەخنەدانی حکوومەت بە ناوچە شوێنەواریەکانی سۆران وا دەکات بەرەبەرە ئەو ناوچە شوێنەواریانە بەرەو نەمان بچن و کەلتوری ئەو ناوچانەش ون ببێت. ئازاد ومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.